وەڵاتزانە گەڵتان بەردەوامین لە ئەم تەوەرەی پرۆگرامەکە باز لە پرۆژەیەکی خۆبەخشی گرنگ و گەوراکەین کە گروپێکی خۆبەخشی هەستاون بە ئەنجامدانی کۆکردنەوە و دۆکومنتکردنی بەڵگە مێژوویەکان یان وێنەکان یان هەر ڕووداوێکە لە شاری هەڵەبجەیە ڕوویدا بێت. بەڕێوەبەری پرۆژەکەمان لایەکە لە ئێستادا کۆمەڵێک کەسانی خۆبەخش ئەم کارە ئەنجام مەدەن، ئەویش بەڕێز کۆچەر میرزا نووسەرە. مامۆستا سڵاوت لەبێ بکاتەوە باش. سڵاو لە بەڕێزان، زۆر سوپاس بۆ عزیز. سوپاس بۆ تۆ. مامۆستا پێشتر پرۆگراممان لەسەرەوە کردووە کە ئەم پرۆژەی بەڕێستان کۆکردنەوە بە دۆکومنتکردنی بەڵگە مێژوویەکانی شاری هەڵەبجە لە ئێستادا هەنگاوەکانی پرۆژەکە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ، سەرەتا زۆر سوپاس بۆیەوەی بەڕێز بۆ کەناڵە بەڕێزەکەتان. دیارە پێشترۆک و جەنابەت فەرموود ئێمە لەسەر دۆکومنتکردنی وێنە دێرینەکانی هەڵەبجە قسەمان کردووە، پرۆژەکەشوان ناویەوە بوو، بەڵام بیرمان لەوە کردو ئەو پرۆژەیە فراوانترکەین، ینی فراوانترکەی بۆ ئاستێکی باڵاتر باوکاری ستافێکی تەقریبەن ئێمە 10 کەسین ئێستا هەڵەسین بە دۆکومنتکردنی مێژووی هەڵەبجە. ئەوی سەرەتا لە وێنەکانەوە دەست پێەکەین، چونکە وێنەکان کۆکردنیان زۆر گرنگە، پاراستنیان گرنگە و لەگەڵ مێژووی زارەکی هەڵەبجە. مێژووی زارەکیش ئەوەیە کە ئێمە بتوانین ئەمە لە هەموو دنیا ینی پەیڕۆکراوە و بەتایبەت لەم شوێنانەی کە مێژوویان فەوتاوە بۆ ئەوی مێژوویان پارێزن ئەبێ بگەڕێنەوە بۆ خەڵکە بە تەمەنەکان. ئێمەش بۆ ئەوی ئەو مێژووە لە ئەو بە تەمەنانەیە یەکەیە کە چاوپێکەوتن لەگەڵ ئەو کەسانەکەین کە تەمەنیان 100 ساڵە 90 ساڵە 80 ساڵە زۆرێک لەو شتانەی کە لە بیری ئەوانەیە تا ئێستا نەنووسراوەتەوە. ئێمەش حەریصین لەسەر ئەو مێژووە بپارێزین، ئەچین چاوپێکەوتین لەگەڵ ئەو بەڕێزانە ئەەکەین، تاوان بە ڤیدیۆ ئێمە تەجیلەکەین بڵێن بە دەنگ و ڕەنگ، چونکە ئەو دەنگ و ڕەنگە باڵکەیەکی زۆر بێزە بۆ ئەوەی کە تۆ ئەو مێژووە دوجار ئەی نووسیتەوە ڕەنگەی چشک لە زانیارەکە بکە، تۆ توانی دەنگ و ڕەنگی کەسەکە بۆ ئەو کەسێک کە داوای بەڵگەیەکە بۆ کەسەکە لێ بدەیت. باش، خۆتان فیلترێکتان هەیە ئەوەی کە بۆ نمونە چونکە مێژووی زارەکیەوە کەسەکان هەر تەمەن درێژ و لەش ساخ بن تەمەنێکیانە، لانێ هەندێک لە یادگاریەکان ناڕوونیەک بێت، لانێ هەندێک جار لە بیر چوونێک بێت، ناوی کەسێک بە هەڵەبووترێت. لەم کاتانەدا ئێوە هیچ با بڵێن فیلتێرەکەتان وای کردووە کە ئاگاتان لەوە بێت لانێ هەندێک لە زانیاریەکان با بە نادروستی نەڕوا؟ بەڵێ، دیارە ئێمە مێژوو نووس نین، ینی دۆکومنتارین. ئەو بابەتانە تەواوی ئەو بابەتانە چێتە بەردەم مێژوو نووسە بەڕێزەکان. مێژوو نووسە بەڕێزەکان ئەرچیان ئەوەیە کە تەتەڵی ئەم هەموو زانیارانە بکەن، چی مەسەنە چاپێکەوتن هەیە یام چی سەرچاوی نووسراو هەیە، لەگەڵ ئەمینانە بەراوردیەکەن دوایی ئەوان خۆیان لە تحقیقکردنا لە لێکۆڵینەوە ئەوانە ئەگەن بۆ ڕاستی کام لەم زانیاریان لە ڕاستە اینجا ئەبێتە مێژوو، چونکە هەموو شتێ ناکرێت ببێتە مێژوو. ئیسە من مێژوو نووس نیم، ئێمە تەنها دۆکومنتەکەین، بەڵام دوجار ڕاستکردنەوەی ئەو بابەتانە و بوونی بە مێژوو ئەرکی ئەو کەسانەیە کە لە بواری مێژووە کارەکەن. ئێمە ئەمە تەنها ئەتوانین تەجیلێکین دەمێکە و دوایی بیشکەین و بنووسین، دوایی کە ئەبێتەوە بنووسین ئەچێتە بەردەم مێژوو نووسەکان ئەوان وەکو مێژوو نووس ئەرکی سەرشانیانە کە ڕاستیەکان بدۆزنەوە، ڕاز لە هەڵە جیاکەنەوە. بەڵێ بەڵێ. مامۆستا کۆچەر چێن ئەو کەسانی کە ئێستا ئەچنە لایەن و بەڵگەکانی لێوەرەگرن یان وتەی ئەو کەسانە وەرەگرن خەڵکی ڕەسەنی شاری پارێزگای هەڵەبجەیە یان نەخێر ئەو کەسانش کە فەرمانبەر بوون لە شارەکەیە، مامۆستا بوون لە شارەکەیە، یان بە هەر هۆکارێک بێت بۆ ماوەیەکیش بێت لە پارێزگای هەڵەبجە ژیاون؟ بەڵێ، ئێمە دیارە ئێمە هەر لە وێنەکانی شار پێشتر ڕەنگە ئاماژەمان پێدا بێەوە لە چاوپێکەوتنەکانیشمانە ئێستا زۆرێک لەو بەڕێزانی کە وەختی خۆی فەرمانبەر بوون لە هەڵەبجە قۆناغێکی لە ژیانیان یان مامۆستا بوون یان هەر کارێکیان هەبووە، شەر نییە فەرمانبەر بوون یان بڵێن بە هۆکاری پیشەیەک لە هەڵەبجا بوون، ماوەیەک ژیانیان چۆبێتەوێ، ئەگەر تەمەنێکیان هەبی و یادەوەریەکانی باش بێ ئێمە چین لە چاوپێکەوتنی لەگەڵاکەینەوە. ئێمە خۆم تەقریبەن تا ئێستا 89 کەس لەو بەڕێزانێک کە خەڵکی سلێمانین لە بوارە جیاجەکانە ئێمە چوینە تەماڵیان قسەمان لەگەڵا کردوون، دواندوونمانن، هەتا مامۆستا فەیساڵ بە نمونە خەڵکی زاخۆیە، تەمەنی تقریبان نزیکەی فەیساڵە فەنی ئێمە وای پیاڵێن ئەو کۆنانە پیان هەڵافەنی.
مامۆسای جیلێکی تەواوە ینی لەگەڵ مامۆسا عین شەو نما مامۆسا بوو کە ئەوانە لە مامۆسا سەرەتایەکانی هەڵەبجون ئێستا لە ژیانە ماوە سوپاسبۆخە یادەوەریکی باشی ئێمە دەستمان بەوانە بکە ئەمانە لە ئەم تەمەندرێژ بن ئەو بەڕێزانە ئەمانە ئەگەر لە ژیاندا نەمێنن بەشێکی گرنگ لە مێژووی هەر شوێنەگە ڕاتەوان لێرا بەشی گرنگ لە مێژووی هەڵەبجارڕا بۆ ئەمە بۆ سلێمانی ڕاستە بۆ هەولێر ڕاستە بۆ هەر شوێنێکی کوردستان ڕاستە وابێ ئەمانە کاری جدی لەسەر بکرێ. باش ئەمە زەحمەتی خۆشی هەیە ئەوەی کە تۆ بتوانیت قسەی ئەو کەسانە تۆمارکەی هەندێکیان لانەیە هەر لە کوردستان نەبن. بەڕێزت چۆن باسیم کێشانەمان بۆ کەی چۆن چارەسەری کێشەکانتان کردووە؟ وەڵای هیچ شتێ بێ زەحمەت نییە بەڵام ئێمە حەزم کرد هەر جارێ ئەگەر بکرێ ئێمە دایم ئەگەر خەمێکی گشتیمان هەبێ حتا زۆرجا خەمی تایبەتیشمانە بێ پیاوێک کە شایانی ئەوەیە مرۆڤ ڕاتە بەر دەرگاکەی کاگاسوی حاجی محەممەد بامۆچیە چونکە خۆتە زانی ئەم پرۆژانە پێویستی بە بەڵێ ئێمە خۆبەخشین بەبێ دانی بەبێ بوجە و بەبێ و چش کار دەکەین بەڵام دوجار پاڵپشتی پرۆژەیەکی بۆ جۆرە پاڵپشتی مادی گەورەی ئەوێ ینی هەر لە خۆیەوە ناڕاتەوە بڵێ وەڵام من مێژووی ئێمە کاگاسۆ ماڵیاوێ بۆ هەر کارێکی گشتی چونکە ئەو لە هەڵەبجا لە ژێرخان و سەرخانی هەڵەبجا کار دەکا هەر کۆڵێکمان گرتوێتە بەر ئەو شانی ناوەتە بەر ئەو کۆڵی ئێمە ئەرکی لەسەر سوو کردوین لەلایەنە مادیەکەەوە ئەم پرۆژە بە سوپاس و برای بەڕێزم کاگاسۆی حاجی محەممەد بامۆچی ئەوەی ئەکا بەڵام کۆی ئەم شتانە ینی من چونکە هەموو شتەکانم خۆبەخشیە و ئەزام ئەبێ ئەو شتە لە ناخی ئینسانە هەبێ کە حەزێک و ئارەزوویەک و خزمەتکردنێکی ئەوەی کە نەماوە بەداخۆ ئێستا بەڵام تاکوترا ماوە ئەو حەز و حەزکردن بە خزمەتە بە شوێنێک بە نیشتیمان بە خاک هەبێت ئەو حەزە پاڵنەری تۆیە دافعی تۆیە من بەم تەمەنەوە بە نەخۆشیەوە بەهینەوە زۆر جار خێزان ئێمالەکەی ماڵ ئێمالەکەی مناڵی لەگەڵ ئەوە ئەمە بەڵام ڕۆحیەتێک لە ناخی ئێمە هەیە مەسان پاڵنەری ئێمەی ئەم جۆرە کارانە بکەین ئیناوە گەرنا ئێستا دنیا بۆتە دنیای مادە و کەس ئامادە نییە قسەیە یانە حورمەتم کەسێکە چاپێکردنی لەگەڵا بکیاڵە پارەم بەرێ هەموو شتێ بووە بە پارە بەڵام لەگەڵ ئەمە بەشی ئەوە جوانی ماوە ئێشتا ئێمە بە هیواوە سەیری ژیان بکەین خەڵکانێکان کە بۆ جۆرە کار بکەن ینی تەنها مادە و پارە ئامانجان لەبێ و ئامانجیش مادە دوجار تەواو دەبێ بەڵام ئەو سەرمایە ڕەمزیە بۆ ئینسان دەمێنێتەوە هەتایە ناوی بەزیینوی ئەڵێت و تەنا سەرمایە ڕەمزیە وەگەرنا بە هەزارەها ملیاردێر و سیاسی ئەوانە بۆ پارە مردن و ئیشان کرد ناوەکانە چۆتە ناو سەبەتەی تەنەکەی خۆڵەوە. کاتم مامۆستا کۆچەر ئەم ئستافە جوانە خۆبەخشەتان پێمان بڵێ کێتان لەگەڵایە؟ بەڵێ دیارە من ئەو کارە خۆبەخشی ئەمە دەکەسین ئێستا سێ خوشکی گەورە و ئازیزمان تەتاوە سنوورە شەو جوانە ئەمانە لە بواری پەروەردا کەسانی ناساون لە ئاستی سلێمانیشە ئەگە هەرچ کە وێنەکانیان ببینێ ئەزانێ مەسەڵەن ئێمە خەڵکێکمان لەگەڵە لە سوپای هینا لیوایە ینی کاکسەی بەختیار لیوایە بەڵام بە جۆ بەوە نادا مەسەڵەن ڕوتبێ هەیە ئەوە هەیە پیاوێکی ڕۆشنبیرە ئاسی ڕۆشنبیری باشی هەیە حەزەکە لەو ڕێگەوە بێ خزمەت بە لە پێشان نیشتیمانەکەی بکات چونکە ئەو هەڵەبجە تەنها هەڵەبجە نییە ینی بەشێکە لە کوردستان نیشتیمانەکە بکە اینجا ناوچەی هەڵەبجە کاڵێن هەڵەبجە ینی شارە زور و هەورامان و تەواوی ناوچەکە بکە ئەو کاک عومەر حەمعەلیمان لەگەڵایە کاک ئاسۆس ناتقمان لەگەڵایە کاک دانامان لەگەڵایە کاک ئاریمان لەگەڵایە ئەمە ئێمە دەکەسین تا ئێستا خۆمان بەخشیەوە بۆم کارەوە هەوڵە دەین کارەکانیشمان هەتا توانا و هێز و گوڕمان تیاابێ بەردەوامین لە کارەکان چونکە ئێمە ئەزانین بەرەوچوی ئەمان بادەمیشە. مامۆستا ئەگەر بڵین ئەم کاری ئێوە و ئەم پرۆژەی کە بەڕێستان ئەنجامی ئەیەن دوکومنتکردنی تەواوی چەمکەکانی پارێزگاکە وە قۆناغ بە قۆناغی پارێزگاکەیە؟ باڵێ بۆ ئەوەی تۆزێ ڕوونکردنەوەی زیاتر بین چونکە کە ئەڵێ دۆکمنتکردنی مێژووی هەڵەبجە یەکسەر بە ڕێزێک ئەڵێ باشە بە دە کەس چۆن مێژووی هەڵەبجە دۆکە ئێمە ناڵین نووسینەوە دووشت جیاوازە بۆی خەڵتێ بگە نووسینەوەی مێژووی هەڵەبجە جیاوازە لە دۆکمنتکردنی مێژووی هەڵەبجە
دۆکۆمنتکردنی مێژووی هەڵەبجە ینی ئەو شتانەی کە هەیە لەسەر هەڵەبجە مەسەڵەن ئێمە بۆ نمونە ئێمە لە وێنەوە دەستوان پێ کردو زۆر گرنگە بەلامانەوە قۆناغی یەکەم وێنەکان هەموو کۆکەینەوە بە 2 ساڵە بە 3 ساڵە ناچینە سەر هیچ لە پاڵ ئەوە مێژووی زارێکی تۆمارەکەین یانی لەسەر ئەو 2 ئاستە ئیشەکەین تا چی ئەڕوا تا ئەوەنەی 2 ساڵ 3 ساڵ ئیسم بۆ نمونە ئێمە 3 مانگە ئیشەکەین هێشتا ئینەکەمان ڕانەگەاندووە پرۆژەکەمان ڕانەگەاندووە کە لەبیرم نەچێ چوارشەمە ڕایەگەین لەم 3 مانگە ئێمە هەزارها وێنەمان کۆ کردوەوە باوەڕ کە وێنەی وامان لایە ینی لە وڵاتێکا بێ نرخی شت بزانێ وێنەیەک بە ملیۆن دۆلار نایە دی ئێمە چون ناو خێزانی وێنەی وایە 70 ساڵە پاراستوێتی ینی بەشێکی گرنگی مێژووی ناوچەکە ئەگەڕێتەوە شوێنی وا هەیە تۆ هەر لە یادەوەری توانەوە ئەمانە ئەپارێزین دوایی کە ئەمانەمان کرد سایت دەکەینەوە سایت بۆ چێکەینەوە تاوی ئەم وێنانە دوای پۆلێنکردن و ئەوەکردن ڕێکردنەوە ئەکەینە ناو ئەو سایتەوە بە تەواوی زانیارە کاڵی وێنە تۆ تەنها وێنە فڕە نادەیتە ناو بڵێن سایتێکەوە ئەم وێنە وێ بزانی لە ساڵی چەند ناگیرەوە کەسەکان چێن تایە ئەنی ئەوانە هینی ڕووکن ئەو شوێنە چییە بۆنەکە چییە ئەمانە هەمووی لە سایتەکە بەڕوونی ئەوە ئەکرێ دوای ئەوە مێژوەزارێکەکە بە ڤیددیۆکە بڵاوەکەیتەوە لە پەنجەرەیەکی سایتەکە اینجا ئێمە بە سەدەها کتێبمانەیە لەسەر هەڵەبجە بە PDF تەواوی ئەو کتێبانەیەنی ئەخێنە ناو پەنجەرەی سایتەکەەوە مێژووی وەرزشمان هەیە لە هەڵەبجان وسراوەتەوە بەشی ئەەکەینەوە بۆ بەشی ئەەکەینەوە بۆ هوەر یعنی هەموو لەقەکان ئەو مادە خامانەی کە ئامادە کراوە پێشتر هەر بە ڕێزێک نووسەرێک یام ئەو هونەرمەندانی مەسەن تیپی مۆسیقی هەر گۆرانیەک لەسەر تیپی مۆسیقی هەڵەبجەکان هەیان بێت ئەرشیفە کۆنەکان هەمووی ئەخێنەوە ناو ئەو سایتەوە تەواوی ئەو شتانەی کە هەیە ئەچێتە ناو سایتەکە و دوای هەر بە ڕێزێگەین لە نوکە دەرزیەک و بۆ گەورەترینش سەبارەت بە هەڵەبجە بێ هەڵەبجە ناوچەکەی تاوان بە لەوی ینی شارە زۆر هەورامان بەرام سەبارەت بە ناوچەکە بزانێ ئەبێ بگەڕێتەوە بگەڕێتەوە بۆ ئەو ئەکرێت بڵێن گرنگێکی زۆری هەیە بۆ نمونە خوێندکارێکی زانکۆ بیاوێت بەسێ بکات لە پارێزگای هەڵەبجەیە لەسەر هەر چەمکێکی پارێزگای هەڵەبجە بێت ئەتوانێت سوود لەو سایتە وەربگرێت هەر بە ڕێزێک بێ لە تەواوی دنیا ئەمە خەونەوە خەونیش ئەبێ هەوڵ بێ بۆ ئەو خەونە بێتە واقع ئێمە تا چەندی ئەتوانین ئێمە سەرەتاکەمان دامەزان و بەردێکی بناغی پتەی بۆ دانین تا چەندێ بەردەوامی تا چەندێت تەمەەن ڕێگە دەدا نەخۆشی ڕێگە دەدا ئەوە ڕێگەمان ئەدا ئێمە ئەیکەین دوای ئەوە بەهیوان ئەگەر ئێمەش نەمانتوانی بە هۆکارێک لە هۆکارەکان بەردەوام بین خەڵکانێک هەبن بەردەوام بن بۆ کاروان و تەکی دیشم دڵنیاشم لەوەی کە خەڵکانێک هەیە بەردەوام ئێمە پێشتر تەنها لەسەر وێنە قسەمان کرد وێنە ئەکرێت ئەچێتە ناو فلیمی دۆکۆمنتاریۆ ئەچێتە ناو فلیمی ینی فلیمەوە ینی بەکار ئێنێ وێنە ئەبێتە تۆ سبێنە گەلەریەکەیت هەر لە ڕێی وێنەوە توانی ئەو فیلمە ئەگەر تۆ مێژووی شارێ بگەڕێتەوە دروستیکەیتەوە تۆ گەلەریەکەی لەسەر مێژووی هەڵەبجە گەلەریکی هەمیشەی لە تاوای دنیا هەموو گەلەریەکان سەردانیکەری زۆریانەیە تۆ ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو وێنە دیرینانە کە هەیە لە گەلێرەکان نمایشەکەی لەبەر ئەوە تەنانە هەر بۆ خۆی وێنە ئێمە پێش وانی بڵین مامۆسامەڵەمانە لە بەرنامی پێشوا قسەمان لەسەر کرد وێنە دەکرێت زۆر قسەی لەسەر بکرێت بۆیە ئێمە تەکی دەگەینەوە بە هیوان خەڵک وێنەی خۆی پارێزێ بۆ ئێستا بۆی گرنگ نەبێ بۆ 100 ساڵی کە بۆ نەوەکانی داهاتوو گرنگ تۆزێک ئێستا کەم بۆتەوە شتنەوەی وێنە و دۆکومنتکردنی لە مۆبایلەکە ڤایرۆسێکە لە مۆبایلەکە هەمووی سفرەکاتەوە یا لە هەردەکە هەمووی سفرەکاتەوە ئەو تاموچێژی وێنی ئەوسانایە ناوەڵا بەداخەوە جا هیچ شتێکیش بەقەت ئەوە خۆش نییەم ئەلبۆمانە ئەهێنی تو لاپەڕەکان لە بەڵێ وەڵا ئیتر ئەوە لە ڕاستیە ئێمە ئەو پرۆژەیە زۆر گرنگە بە هیوام ئێمە لە چەند ڕۆژی داهاتوە لە ڕۆژی چوارشەممە بڵین لە مەراسیمێکا لە بۆنەیەکە لە هۆڵی ڕۆشنبیری نمونەیەک لە کارەکانمان نمایشەکەین و شێوازی کارەکانمان بۆ خەڵکی تاوی خەڵکی کوردستان ئەوەی کە ئامادەبێت لە هۆڵی ڕۆشنبیری ئەڵین ئەوە ڕاگەیان کارەکان بە یوان بێن و لای لەو لایە نەکەنەوە
بەشێک لەو کارانەی کردومانە لە مێژووی زارەکی نمایشەکەین بە چەند کەسمان کردوون نمونەمان لێ هەڵبژاردووە لەو چەند هەزار ڕسمە بەشی چارێکی 20 دقە ئەو وێنە گرنگە مێژویانەمان هەڵبژاردووە نمایشەکەین بۆ خەڵک لە ڕێی داتاشۆ بۆی خەڵک بزانێ ئێمە چیەکەین و استراتیجی خۆمان باسەکەین لەو ڕۆژە هەمومان کۆبینەوە بە یوام ئەم کارە نەک لە ناوچەی هەڵەبجە و شارە زۆر و هەورامان تەواوی کوردستان خەڵکی کوردستان گرنگی پێ بدە وڵاتیان چۆنە تۆنە هاوکارتان بن مامۆستا کۆچەر بۆ نمونە کەس بۆ خۆی پەیوەندیتان پێوە بکات وێنەتان بۆ کۆ بکاتەوە یان وێنەی کۆنی لەلا بگەێنێت بەدەستی ئێوە ئێمە ئەزانی چی تاکو ئێستا خەڵک هەیە خەڵک هاوکارە بەڵام ئێمە تاکو ئێستا خۆمان نیاومانە لە دەرگای ماڵەکان بۆچی بۆ هۆکاریەوەی ئێمە ئۆفیسێکمانەوە قەرار ئۆفیسمان کردوتەوە ئێستا هەر لەسەر خوارپردی خەستە و خاڵەوە بازاڕی هەڵەبجە قاتی یەکەم ئۆفیسێکمان هەیە لەمە دووە ئەو بە ڕێزانی کە وێنیان هەیە ئەتوانن وێنەکان بێن بۆ ئۆفیسەکە ئێمەش ئیشی لەسەر بکەین و سکانیەکەین و تەمان ئێمە چەند بەشێکمانەیە بەشی تەکنیکیمانەیە بەشی ناسینەوەمانەیە بەشی پەیوەندیەکانمانەیە یعنی گروپەکەمان کردووە بە 3 بەشێکمان تەکنیکین بەشێکمان پەیوەندی ئەکا بە خەڵکەوە بەشێکیمان کار لەسەر ناسینەوە و هینی وێنەکانەکە بۆ جۆرە کار دەکەین بەڵێ مامۆستا سەبارەت بە پرۆژەکە ئێوە پلانتان هەیە لە هەنگاوی داهاتووە شوێنێکتان هەبێت لە ناو پارێزگای هەڵەبجەیە کە جگە لەوەی کە ئێوە وێنەکان ئەکەنە سایتەکەەوە یان بەڵگە مێژوویەکان دۆکۆمنتیەکەن لە ناو سایتەکەیە بەڵام لە شوێنێکیشە دابنرێت و نمایش بکرێت خەڵک سەردانی بکات بەڵێ ئەمە پێشنیازمان کردووە بۆ کەسی خۆشەویست ئێستا با ناوەکەین لاڵێم کە گەلەریە بکەینەوە چونکە هەر شوێنە گەلەریتانە بێ بە جۆرێک لە جۆرەکان ینی کۆمەڵشت بەلای تۆ بتێ بچیتە شار ئەبێ ئەمانی تابێ ئەبێ سینەمای تابێ ئەبێ مۆزەخانی تابێ ئەبێ گەلەری تابێ نازام ئەبێ ئەم کۆمەڵشتانە لە شارە هەبن چونکە کتێبخانەی باشی تابێ کتێبخانەی گەورەی تابێ شوێنە مێژوویەکانی گرنگی پێدرابێ ئەمانە سیمای شارن ئەگەر شوێنە چووی ئەمانەی تیانە بێ مانای ئەو شوێنە شار نییە لادێ لەبەرەوە شارەکەی ئێمە بەداخەوە بەهۆی کاولکردنیەوە دوای 1970 تاکو ئێستەیش بەجددی کار لەسەر گەڕانەوە بۆ مێژووەکەی خۆزگای خەڵک ئێمە کاچینە ناوێنە و دۆکۆمنت و قسەکردوانە ئەزین شارستانێتی هەڵەبجە لەو ماوە کورتا کە هەیەی تەقریبەن شتێ لە سلێمانی کۆنترە چەند جوانە ئیسە سلێمانی تەمەنێکی کەمیە بەس کە سێری شارستانێتەکەیەکەی وازانی 1000 ساڵ تەمەنێتی لەبەرەوە هەرموو شوێنێ بە شارستانەتەکەیەتی بە تەمەنەکەی نییە هەڵەبجەش بە هەمان شێوە ئەو شارستانەتەیە بەڵام بەهۆی ئەو کارەساتەوە کە هاتووە زۆر بەرەو دواوە چووە لە کۆمەڵی ئاستا ئێمە هەوڵەین ئەوانە بە حەقەت ئەو ڕۆگەشە شارستانیان مامۆستاکرێ بڵین بە جۆرێکی تر پێناسی بکەین بەرەو دواوە نەچووە بەڵام کەمتر ناسانی بۆ کراوەوەستاوەی بۆن منە باسی ئەو ڕووداوە گەورە دڵتەزێنە کراوە کە بەڕاستی ڕووداوێکی زۆر گەورەیە بەڵام ئەوەندە باسی بۆ نمونە ئەوە نەکراوە کە ئەم شارە شاری ڕۆشنبیرانە شاری ئەدیبانە شاری هونەرمەندانە شاری نووسەران ئازانی چۆن شارێکە کە ئەم کەسانی تیا بووە باڵە 36 ساڵە ئیسا یادی 36 ساڵی هینی هەڵەبجێ مەسەڵەن کیمیابارانکردنی هەڵەبجێ لە جێ ئەوەی مەسەڵەن ئێمە دانیشین لە خۆمان بین شین و شەپۆر بکەین قوڕ بپێوین ژنی فەقیر و هەژار بێن و تەسویلانکەین و فرمێسکەکانیانکەین با هەر یەکەی سەرمایەدارە ڕۆشنبیرە هونەرمەندە هەموو ساڵێک لەو 36 ساڵە هەچ کەسێک دیارەیەکی پێ وایە بۆ یادی هەڵەبجەی ساڵ هەڵەبجە شارێکی کەوت هەر حکوومەت لە 36 ساڵە هەر ساڵە پرۆژەیەکی بۆ هەڵەبجە بکردایەتەوە ئیسا هەڵەبجە ینی 36 پرۆژێک بۆ هەڵەبجە کردبوو یعنی هەڵەبجە بووبیەوە بە خۆی ئێمە کە ئەڵێن ینی لێرە هەڵەبجە وەستاوە کە شارێکی 36 ساڵ بۆ وەسێ دواکەوێت چۆن دوا ناکەوێت ینی ئەوەیە مۆزوعەکە لەبەرەوە ئێمە کە ئەمەمان کردووە بە دیارێگەی بەخشیم بۆ یادی 36 ساڵی قوربانیانی زۆر شەیدانی هەڵەبجە ئەمە بەڕێی من ینی باشترین دیاری کە ئێمە بین بە
شەیدەکانمانی پێ ئاسوود دەکەین ئەم دیارەیە کە پاراستنی مێژووی ئەوانە و بەشێک لە مێژووی ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکانە پارێزین. زۆر دەستان خۆش بێت بەڕێزت بە هیوایەوەی هەر کەسێک توانی بەشدار بێت هاوکار بێت لەم پرۆژەی ئێوەیە ئینشەڵڵا درێخی نەکات و بە تایبەت سەرمایەدارێک نیشتیمانیەکانمان هیوادارین کە پاڵپشتی لەم پرۆژە جوانەنەتەوە یانە بکەن. خێراتنی بەڕێزت ئەکەین. زۆر سپاس بۆ ئەوە. سپاسی هاوکاریتانەکەم بێگومان کەناڵی کورسات هەمیشە هاوکار بووە بۆ ئەوەی لە کۆتاییاڵان بە هیوان ڕۆژی چوارشەمە سەعات 4 هەر بەڕێزێک پێخۆشە پرۆژەکەی ئێمە ببینێ و بزانێت چی ئێمە چیەکەین لە چوارشەمە سەعات 4 لە هۆڵی ڕۆشنبیری ئێمە بچووکیەکەین و لە خزمەتیان دووبارە سپاس بۆ ئێوەی عازیز. ئێمە سپاسی بەڕێز سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمە دەبوونەوە خۆشحاڵیت.